ئەم هاوڵاتیانە شانبەشانی کرێکاران کار دەکەن تاکو بە زووترین کات پرۆژەی ئاوڕۆی شارەکە تەواو بێت کە لە ساڵی 2013ەوە دەست بە جێبەجێکردنی کراوە لەلایەن کۆمپانیایەکی بیانیەوە. ئەم پرۆژەیە لە تقریبان بڵین لە 10 ساڵ پێش ئێستاوە دەست پێ کردووە تا ئێستا تەواو نەبووە. ئەمە داواکار لە حکوومەتی عێراق ئەم پرۆژەیە وەکو قیرتار بکەن و تەواوی بکەن وەک شارەکان تری جارێتر نامانەیە بوەستێت. بەڕاستی حاڵمان نییە چەند ساڵە خۆمان کارەکەین تاوەکو بە زووترین کاتەم پرۆژە تەواو بێت. خوا قبوڵی نییە 2 ڕۆژ کارەکەن و مانگێکەوە سن. ئەوە 8 ساڵە نازانین ئاوەڕۆکەمان چی لێ بکەین. هەموو لە کۆڵانە و دەبێتە قوڕولیتە. بۆیە داواکارین ئەمیشە تەواو بکەن و شەقامەکانمان چاک بکەن. ئەندازیاری سەرپەرشتیاری پرۆژەی ئاوڕۆی خورمات و دەڵێت پرۆژەکەیان بە شێوازێکی کارکردنی نوێ جێبەجێ دەکەن. شێوازی کارکردنمان لا پرۆژەکە قاڵبی ئامادەکراوە. ئەم شوێنە هەڵدەکەنین 2 ڕۆژ پڕی دەکەینەوە. ئەمیش هاوڵاتیان ئاسوودە دەکات و کارکردنمان خێراتر دەکات. بەڵام هەندێک هاوڵاتیان دەستیان کردووە بە بەستنەوەی ئاوەڕۆکانیان با پرۆژەکەەوە. ئەوەش نابێت و هەموو پاشەڕۆکانیان کۆ دەبێتەوە. چونکە پرۆژەکە لا کارکردندایە و ئاستەنگمان بۆ دروست دەکات. بۆیە دەبێت پرۆژەکە تەواو بکرێت پاشان ئاوەڕۆکان ببەسترێت. کارکردن لە هێڵی گواستنەوەی ئاوەڕۆی گەڕەکەکان بۆ وێستگەی جیاکردنەوەی پاشماوەکان بەردەوامە. سپاس بۆ خوا پرۆژەکە هەلی کاری بۆ هاوڵاتیان و قەزاکە دەستەبەر کردووە. بەهۆی جەنگی داعش و قەیرانی داراییەوە پرۆژەی ئاوڕۆی خورمات و چەند جارێک کارکردن لێوەستا و تاکو ئێستا تەواو نەکراوە. بە هاوڵاتیانی خورمات و داواکارن چیتر کارکردن لێ نەوەستێ و تا تەواوکردنی پرۆژەکە. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات و